الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. براكانم لا أم قند خوشويستا قندي قولا قنديتي صوز جوان سر صوز برفراوان خواهي قورا موفقيان كالمالي كاك حاجي خواردنيكي خوش مان خوارد. پیغمبر صلى الله عليه وسلم كان إذا أكل عند قوم قال أفطر عندكم الصائمون وأكل طعامكم الأبرار وصلت عليكم الملائكة. دعاء خيريان بوكين خواهي قورا بركت خات مالي أوانو مالي همو لايك مانو. برا كانم أو مجلس باشك باسي خواهي قوري تياب كري باسي پیغمبري تياب كري صلى الله عليه وسلم باسي عقيدة و بيرو باور روشت و آكاري برز و پسندي تياب كري يمجي إن شاء الله مجلس كان من همو كاتيك يعني ئێمەی لێبین ئێمەی لێ نەبین هەر ئاوا کە کۆمەڵە خەڵکێک دابنیشن هەمیشە سەڵاوات من لەسەر پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم هەمیشە باسی ئایەتێ باسی حەدیثی ڕێنمونیە شتێکی جوان ئیسفادی خۆی هەیە و هەر هیچ نەبێ وەکو بیرخستنەوەش خوای گەورە فەرمێ ئیسفادەی زۆرە. عەبدوڵای کوڕی سەلام فەرمێ طبعا ئەم حەدیثە لە سونەنی ترمذیایە و خۆی فەرمێ حەدیثەکە صحیحە و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ تەصحیح حەدیثەکەی کردووە. ئەفەرمێ کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەدینە خەڵک هەمووی تامەزرۆی بوون بەرەو ڕووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆشتن. طبعا فەرمێ هەموو خەڵک گوتیان وا پێغەمبەراتوە صلی الله عليه وسلم وا پێغەمبەراتوە خەڵک زۆر تامەزرۆی بوون هەمووی باسییان نەکرد مەدینە بوو بە خەڵک دەنگی بەرز کردەوە و هەواڵی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هات. ئەفەرمێ منیش هاتم چوومە ناو خەڵکەکە وتم زانم ئەمە کێیە ئەم پیاوە هاتووە. ئەفەرمێ كاتك كتشوم دمو چاوين بيني لنا وخلقك عرفت أن وجهه ليس بوجه كذاب حربيني مزاني من بياوة دروزن نية بياوة نية لو بياوانا نية كدروبك بوشي لبروي دمو چاوي خلق وكو پند عربيك على كفى بشاهد منظري عن مخبري جاري واهي هر منظرك خوي شاهدة بدر لوي كإنسان خوي قصبك بوي خوي قرو بالا دست كباسي مسلمانك فرمي آثاري سجود لو كسايا آثاري سجود وي هر لهمو كسك خويا خوای گەورە لەوانەمان بگێڕێ سیمای مسلمانانی پێوە دیارە سیمای خەڵکێکی باشی پێوە دیارە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەمومان چاکتر بووە یعنی ئەفضەلی خەلق پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەمومان باشتر بووە ئەو سیمایی زیاتر پێوە دیار بووە فەرمێ کە بینیم زانیم کە ئەمە ئەم دەموچاوی خەڵکێکی ناڕاست و ئەوە نییە کە درۆ بکە دەموچاوی کەسێکی ڕاستگۆیە. أفرمي وكان أول شيء تكلم به أن قال يكمشت كبيغمبر صلى الله عليه وسلم أعبير مكتشونا وخلقك وقصي بيكرت أمشان كلمة جوان وزياري نبو فرمي يا أيها الناس خلقي نبزانا أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا والناس نيام تدخل الجنة بسلام أمشان قصي كرت براستي زور قصيكي بسود جوانا كلا أخيرا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أأمان بكن بسلامتي بچنا بهشتوا شون بسلامتي يعني ملائكتي خواي قورو بالا دست صلاة والرز بوتو دابنين وبالرز وبالتكريم وباحترام وبلن توب شورا بهشتوا أما شوني توي خواي قورو لوانا منبا حسابك أفرمي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم خلقينا أفشوا السلام سلام ليكتري بكن سلام ليكتري بكن كاتيك بيك كان سلام بكن سلام سلامي خوايا اسم من أسماء الله پیغمبر فرمي صلى الله عليه وسلم وضعه الله في الأرض فأفشوا السلام بينكم ناوي خواي قورو بالا دسته إما هتا سلام ليك بكين تباين بيكوا يكتري من خوشوه كي سلام من ليكتري نكرت يعني إما الرقمان ليك للراس يكتري من ناوي وابن القيم رحمتي خوي لي بفرمي يكم نشاني خو بقورزانيني كسي لقل خلق أو يك السلام ناكا بويا السلام بك على من عرفت ومن لم تعرف باشان فرموي وأطعموا الطعام خواردن ببخشة خواردن ببخشة يعني وتا خواردن برا بو مالي فقير كان يعني وتاوكو أبو ذر إذا طبخت مرقة فأكثر ماءها وتعاهد جيرانك كاتيك قوشتو قوشتاوي يكي توزي آوي زياتري تيكو دراو سيكد دعوتك ياوانا بشي أوان بنيرة يعني وتا بزخيري يعني وتا خلق بانك بو مالي خوت حمو أمانا بيوتري أطعموا الطعام سيمايكي جوانا الحمد لله خومانا سباز بو خواي قوري حتى أم دقيا دعوة كاري والسرداني يكتر أكين ولا مال يكتر نانا خوين أمشتكي جوانا ما أو أطعم الطعاميك في غمر صلى الله عليه وسلم آمش قاري خلقي مدينة كرت باكترين شوين وباشتين خلقي سرزوي لو مدينة پیغمبرية صلى الله عليه وسلم كبراسي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم هر كسي لوية بمري من شفاعتي بوكم بإذن خواهي قروا بالا دز لقيامته باشان فرمي أطعموا الطعام وصلوا الأرحام سيلي رحم بجيبين لقل يك سيلي الرحم
ڕەحمی تۆ کێیە کەسە نزیکەکانی خۆت خزمەکانی خۆت واجبێک لە واجباتەکانەوەی کە تۆ سەردانیان بکەیت ئەوەیە کە تۆ سەردانیان بکەی وەخوای گەورە باڵا دەست لە قورئانە زۆر 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 هەڕەشەیەکی قورسی کردووە لەو کەسانی کە سیلی ڕەحم ئەپچڕێنن و فەرمیەتی ئولائیکە الذین لعنهم الله خوا لعنت لەوانە کاوە ئەصەمەهم و لە ئاستی بیستنی حەقا کەڕیانەکە و ئەعمە ئەبصارەهم و چاویان کوێرەکە ئێمە ئینشاڵڵا لەو کەسانە بین کە سیلی ڕەحمەکانی خۆمان جێبەجێ بکەین و لەبەر خوای گەورە سەردانیان بکەین پاشان فەرمی وەصەلوا بالليل شەو نوێژ بکەن شەو نوێژ بکەن کە لە دوای نوێژی عیشاوە کاتێکی زۆر هەیە حتا نوێژی بەیانی ئینسان بتوانێت هەر کاتە نوێژێ بکە بە شەو نوێژ حسابە ئەمەش ڕەحمی خوایە فەرمووی والناس نیام نوێژ بکەن باکە خەڵق خەوتووە تدخلوا الجنة بسلام بەسەلامەتی بچنە بەهەشتەوە برا خۆشەویستەکانم ئەم دنیا ئیسراحەتی تیان نییە هیچ ئیسراحەتێکی تیان نیە مادام مردن هەیە هیچ خۆش و لەزەتی تیان نییە ئایسە مەسەلەن ئەم هەموو دەشت و دەر و ماڵ و باخ و باخاتە هی هەر کەسێکمان بێ کە بیرەکاتەوە مردن هەیە لەزەتی نامێنێ من ڕۆژێکە بەجێڵم و مەرجیش نییە 100 ساڵی تر بێ مەرج نییە 50 تر بێ مەرج نییە 20 تر بێ مەرج نییە لەوە چێت چەند دقەیەکی تر بێ من بمرم کەواتە لەزەتی نییە لە هەمووی بێ لەزەتر ئەوەیە کە تۆ نازانی کەی ئەمریت لە پڕێک ئەمریت کە خوای گەورە باڵا دەست ئەجەلەکەی بۆ داناوی کەواتە هەر لەزەتی نییە ئەی چی لەزەتی هەیە ئیسراحەت لە چیایە ئەو کاتی کە وەکو ئیمام ئەحمەد فەرمی ڕەحمەتی خوای لێبێ هەنگاوی تۆ چووە ناو بەهەشتەوە ئەو کاتە تۆ ئیسراحەتەکەی فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز خوای گەورە فەرمی ئەوەی لە ئاگر نەجاتی بوو ئەوە چووە ناو بەهەشتەوە ئەوە سەرکەوتووە بۆیە براکانم ئەم تدخلوا الجنة بسلام ئەم چەند سیفەتە جوانە با لە ئێمەیە هەبێ ئایەتەکانی خوا حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری پیاو چاکان بۆ ئێمەیە خۆمان تەطبیقیکەین و بۆ بەرامبەرەکانمانە بیگەێنین بە بەرامبەرەکانمان دەم بەدەم ئاوا هاتووە بۆچی خەمی یەکتر بخۆین با هەمومان بچینە بەهەشتەوە نەک حەز بکەین خۆمان بە تەنیا بچین نە با هەموو مسلمانان ئەهلی بەهەشت بن خوای گەورە باڵا دەست حەزەکە هەموو خەڵکی بەهەشت بێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم خوای گەورە فەرمێ خوای گەورە بۆ ئێوە عەذاب باگەرەوە ئیمان بێن و شکرانە بژێری خوابن بۆچی عەذابتان بە یعنی خوای گەورە پێی خۆشە هەمومان چاک بین خوای گەورە پێی خۆشە هەمومان سەلام لە یەک بکەین خوای گەورە پێی خۆشە سەردانی یەکتر بکەین خوای گەورە پێی خۆشە وەڵامی دەعوەتی یەکتر بینەوە خوای گەورە پێی خۆشە هاوکاری یەک بین خوای گەورە پێی خۆشە لەگەڵ یەک ڕۆمان خۆش بێ خوای گەورە پێی خۆشە سیلی ڕەحم نەبچڕێنین هەتا کۆتایی ئەم سیفەتە جوانانە مسلمان بوونێتی تۆ و ڕەوشت بەرزی تۆ ئەسەلمێنێ ئەخیر قسەمان إن الرجل ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم إنسان بەڕەوشتی جوان بەڕاستی ئەگا بە کەسێکە بە ڕۆژا بە ڕۆژووە و بە شەوی شەو نوێژەکە خوای گەورە بۆ خاتی ناوە جوانەکانی خۆی لە هەموو لایەکمان خۆش بێ خوای گەورە موفقتان کا بۆ هەموو کارێکی باش و چاکتر چۆن لێرە کۆی کردوینەوە لە بەهەشتی فردەوسیش لەگەڵ پێغەمبەران و پیاو چاکان و شەهیدەکان و صدیقینە لەوێش کۆمان کاتەوە الحەمدلله رب العالمین وبارك الله فيكم خوا سەلامەتتان کە موفق بن یا رب